ساڵێک پێش ئێستا بەم جادەیەدا سەرۆکی پەرلەمان ویستی بگەڕێتەوە بۆ هەولێر و دانیشتنی پەرلەمان ئەنجام بدەن. بەڵام ساڵێکە دەرگای پەرلەمان داخراوە و هیچ کۆبنەوەیەک ئەنجام نەدراوە. بەشێک لەلایەنەکان ویستیان پەرلەمان کارا بکەنەوە و زۆر هەوڵیاندا، بەڵام گشت هەوڵانە بێسوود بوون. بە درێژایی ئەو ساڵە کە پەرلەمان پەکیخرا، ناکۆشیە سیاسیەکان بە جۆرێک توندبوونەوە کە ئەم دامەزراوەی بڕیارە یاسا دابنێ و چاودێری حکوومەت بکە کرایە چەقی ململانێ سیاسیەکان. چارەسەری ڕاستەقینەی ئەم کێشەیە هێشتا لە بەیاننامە و تەمەناکردنی بەگەڕخستنەوەی تێنەپەڕیوە. هەرچەندە هەفتەی ڕابردوو سەرۆکەکەی لە ئەوروپاوە ڕایگەیان هەوڵێک هەیە بۆ کۆبوونەوە، بەڵام لە ساڵیادی ڕێگریکردن لە سەرۆکی پەرلەمان بەیاننامە و لێدوانەکان پێچەوانەی ئەو قسەیەی دکتۆر یوسف محەممەد نیشان دەدەن. هەریەکە لە فراکسیۆنی یەکێتی و یەگرتووی ئیسلامی کە بە بۆنەی ساڵیادی ڕێگریکردن لە سەرۆکی پەرلەمان بەیاننامەیان بڵاو کردەوە بەڕوونی نیشانی دەدا هێشتا هەوڵەکانی بەگەڕخستنەوەی پەرلەمان لە خاڵی سەرەتادایە. تەنانەت فراکسیۆنی یەکێتی دەڵێ هیچ ئاسۆیەکی ڕوون بۆ چارەسەرکردنی کێشەکان لە ئارادا نییە. فراکسیۆنی گۆڕان لەسەر بۆچوونەکانی ساڵێک لەمەوبەریان سوورن کە تێیدا پارتی دیموکراتی کوردستان تۆمەتبار دەکات بە بەکارهێنانی هێز لە ململانێ سیاسیەکاندا، بە تایبەت ڕێگریکردن لە سەرۆکی پەرلەمان. پێمان وایە کە تاعتیلکردنی پەرلەمانی کوردستان کارێکی نایاساییە و یاسای عقوباتی عێراقی عقوبەی زۆر گەورەی داناوە بۆ وانەی کە دەستگاکانی حکوومەت و دەوڵەت پێش لە کار دەخەن تاعتیلی دەکەن و پێشمان وایە تا حزب سیاسیەکانی تر جگە لە پارتی دیموکراتی کوردستان جدیەتێک نیشان نەدەن کە هاوتای جدیەتی پارتی دیموکراتی کوردستان بێ بۆ پەککسنی پەرلەمان ئەو بارودۆخی ئێستا بەردەوام دەبێت. یەکێک لەو کارتانەی کە بەدەستی سەرۆکی پەرلەمانی کوردستانەوە هەبوو دانیشتنێکی پەرلەمانە لە دەرەوەی شاری هەولێر، بەڵام هێشتا ئەم ڕێگایە تاقی نەکراوەتەوە. پەرلەمانتارێکی بزوتنەوەی ئیسلامی جەخت لە بەستنی ئەو دانیشتنە دەکاتەوە لە دەرەوەی تەلاری سەرەکی پەرلەمان. لایەنە سیاسیەکانیش هیچ ئیرادەیەشیان نێبوو بۆ کاراکردنەوەی پەرلەمانی کوردستان و چەندین کۆبوونەوەیان ئەنجام داوە، بەرەنجامەکەی سفر دەرچووە. ئێستاش جێ خۆیەتی دوای تێپەڕبوونی ساڵی لە پەخستنی پەرلەمانی کوردستان پەرلەمانکارانی کوردستان بە سەرجەم فراکسیۆنەکانەوە خۆیان ڕاستەوخۆ ببنە هۆکار بۆ کاراکردنەوەی پەرلەمانی کوردستان. ئێستا کە ڕێگریکردن لە سەرۆکی پەرلەمان لەلایەن پارتی دیموکراتی کوردستانەوە ساڵێکی تێپەڕان، هێشتا ئەو حیزبە سوورە لەسەر ڕەوایەتیدان بەو هەنگاوەی کە هی ئەوە نییە لێی پەشیمان ببنەوە. چارەسەر لای پارتی دیموکراتی کوردستان ئەوەیە کە حزبولانە سیاسیەکان دانیشن ئیتفاقێکی سیاسی نوێ بکەن لەسەر پەرلەمان و حکوومەت و قەیرانەکان و چاکسازیەکان هەمووان بەیەکەوە هاوبەشبین و بەشداری بکەین لەو کارانەدا. ئەزمموی ساڵێک لە پەخستنی پەرلەمانی کوردستان نیشانیدا کە سیستەمی حکومڕانی لە کوردستان بە جۆرێکە کە دەتواندرێ بەبێ دامەزراوەی یاسادانان و چاودێریش کاروبارەکانی هەر بەڕێوە دەچن، بەڵام بەڕێوەچوونێک کە تابێ قەیرانەکانی فراوانتر دەکات. ڕێبوارکاکەی یەنارتی هەولێر.